میوانەکەم قسە دەکەم لە سلێمانیەوە لەگەڵما بەڕێز یادگار محمود ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. بەڕێز یادگار سپاس کە لەگەڵ کوردستان 24 وەکو کەمێک بەر لێستاش لەگەڵ هاوکارم قسەم کرد سەبارەت بە پۆستی سەر کۆمار سبەی دواوادەیە بۆ داخستنی دەرگای خۆکاندیدکردن. ڕێکارەکانی ئەم یەکلاکردنەوەی پۆستی سەر کۆمار چۆنە و چۆن دەکرێت ئەم پۆستە لە نێوان لایەنەکاندا یەکلا بکرێتەوە؟ ئەمە کاتەی بەڕێزیشت باشە خاتونگیان ڕاستیەکەی هەروەکو پایامنێر لە بەخاوە ئاماژەی پێدا لە دوای یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراقەوە سوێن خواردنی نوێنەرانی نوێی ئەم خولە لە ماوەی 30 ڕۆژە بە پێی مادەی دەستوری وابزانم 52 یا 55 دەبێت پەرلەمانی عێراق ڕاستیەکەی سەرۆک کۆمار بڵێن هەڵبژێرێ لە ماوەی ئەو 30 ڕۆژەیە. سبەینی ڕۆژی دووشەمە وابزانم هاتە کاتژمێر 6 ئێوارە دواوادەیە کە ئەو کەسانێک کە دەیانەوێ ئەو پۆستە بڵێن وەربگرن دەتوانن ناوی خۆیان بنووسن و دواوادەیە بۆ وەرگرتنی ناوەکان. بەڵام سەبارەت بە یەکلاییکردنەوەی یا ئایکێ دەبێتە سەرۆک کۆمار بە تایبەتی لەو دوو پارتە گەورەیەی بڵێن کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمە وابزانم ئێمە هەمومان ئەزانین کە هەموو جارێک ڕاستیەکەی دەبێتە کێشە بە تایبەتی لە 2010 لە هەڵبژاردننی بڵێن خولی چوارەمی پەرلەمانی عێراقەوە بووە بە حکمی ئەوەی کە ڕاستیەکەی هیچ عورفی ئەم پۆستە دەدرێت بە کورد. پێدانی ئەو پۆستەش کە ڕاستیەکەی بڵێن بۆتە عورفێک ئەمە خۆی بەخۆی بەرهەمی هەوڵدان و بڵێن کۆششی خودی جەنابی سەرۆک بەڕێز مەسعود بەرزانیە کە وەکو هیلێک وەکو پاداشتێک یان وەکو تەعویزێکی هیچ نەبێ کەم تەعویزێکی بڵێن معنەوی بۆ میلەتی کورد لە دوای ئەو هەموو ماڵوێرانی و ئەنفال و کیمیاباران و لە سەدارەدانی بڵێن گەنجەکانمان بەڕێزیان بە شایستەی زانی کە ئەو پۆستە بیرێ بە پۆستی سەرۆک کۆماری عێراق بیرێ بە پێکاتەی کورد. بەڵام بە حکمی ئەوەی کە ڕاستیەکەی ئایا چۆن ئەم پۆستە کە لەسەر بە چ ئالیەتێک بیرێت بە کێ بە چ لایەنێک لە دەستورە ئاماژەی بڵێن پێنەیراوە بەستەنا ئەوەیە کە عورفی ئەو پۆستە ئێرێ بە پێکاتەی کورد سەرۆک وەزیرانە بۆ شیعەیە هەروەها سەرۆکی بڵێن پەرلەمانە دەیرێت بە پێکاتەی سنی. بەڕێز یادگار پۆستەکانی دەستوری نییە. باشە پۆستەکانی سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران لە عێراق ئێستا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بوونەتە عورف بۆ نەتەوەکان بۆ هەر نەتەوەیەک بە پێ و ڕێکەوتنی کە کراوە. بەڵام لە ناو نەتەوە لایەنێکی دیاریکراو نییە بە تەنها پۆستەکە ببات. ئایا هەمان شت بۆ پۆستی سەرۆک کۆمار دروستە؟ هێنە دەنگەکەت زۆر کەزەداوی لێ بردنەکەم ئەتوانی باشە بەسەر من ئاماژم بە قسەکانی جەنابەت کرد و عورفەی لە عێراق هەیە ئەو عورفەی کە ئێستا لە عێراقەیە بۆ یەکلاکردنەوەی پۆستەکان بۆ نمونە پۆستی سەرۆک کۆمارە پۆستی سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیرانە ئێستا عورفە کە بۆ نەتەوەکان بێت بە پێی ڕێککەوتنێک کە کراوە پێی دەستور. بەڵام لە ناو نەتەوە لایەنێکی دیاریکراو نییە کە بەتەنها بتوانێت پۆستەکە ببات بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیرانیش بە هەمان شێوەیە. ئایا ئەم بابەتە بۆ پۆستی سەرۆک کۆماریش هەر بە هەمان شێوەیە وەکو جەنابی سەرۆکی شاماژەی پێکرد کە ئەبێت بۆ کورد بێت بەڵام مەرج نییە بۆ لایەنێکی دیاریکراو بێت؟ ڕاستە. ڕاستەکەی ئێمە ئەگەر هەڵبگەڕێینەوە سەر فەرەزنە ئێمە بە ئالیەتێکی یاسایی بڵێنە بۆ دەستنیشانکردنی هەر یەک لەم پۆستە سەرۆکایەتیانە هیچ ئالیەتێک نییە کە ئاماژەی پێوەی بڵێ بەپی ئەو پێوەرەیە بەپی ئەو مادە دەستوریە یا ئەو یاساییە ئەم پۆستانە دەبێت بۆ فلان پێکاتە بێت یا بۆ فلان حزب بێ. بەڵام ئەوەی کە ئەبینرێ ڕاستیەکەی بەتایبەتی ئێمە ئەگەر تەنها باز لە پۆستی سەرۆک کۆمار بکەین دەتوانین بڵێن لەلایەن خودی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانێ ئەم پۆستە هین کراوە قۆرخ کراوە. بۆچی ئەگەر ئێمە گریمان هەڵبگەڕێینەوانێ سەر ئیستیحقاقاتی بڵێن پەرلەمانی
یا ڕێژەی دەنگەکان لە نێوان پارتی و لە نێوان یەکێتیدا ئەگەر ئێمە ئەو میکانیزمە بەکاربێنین ئەو ئالێتە بەکاربێنین ڕاستیەکەی ئەوکو ئالێتێکی حەقانیش بێت کە هیچ هینێکی لەسەر نەبێ چۆن لێ مناقەشەیەکی لەسەر نەبێت و بۆ هەموو کەسێک جێگەی منطق بێ منطقێکی بڵێ قبولکراوی ڕاست بێت ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئەگەر بە پێی ژمارەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی هەرێمە هەڵبگەڕێنەوە سەری ئەوە ئێمە دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کورسی بەدەستێناوە نەک تەنها لەم هەڵبژارنە بەڵکو لە هەموو هەڵبژارنەکانی بڵێن ڕابردووە هەرچی کورسیەکانی پەرلەمانی عێراقەیە بەم خولەوە بە خولی پێش و خولەکانی پێشووتریش ئەوە ئێمە ئەبینین کە هەر پارتی دیموکراتی کوردستانە کە زۆرترین کورسی بەدەستێناوە هەرچی سەبارەت بە دەنگەکانی شەیە لە ژمارەی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان بە پەرلەمانی عێراق هەموو کەسێک بڵێن دەزانەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەزانێت کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی 1 ملیۆن دەنگ و زیاترێکە جاکەواتە ئەوەیە بە پێی منطق بێ ئایا بە پێی دیموکراسی بێت کەواتە دەبێت بە هەموو ئەو پێوەرانە ڕاستیەکەی دەبێت سەرۆک کۆمار لەو گروپە بێت لەو حیزبە بێ کە زیاترین بڵێن متمانەی پێیراوە لەلایەن پێکاتەی کوردەوانێ بۆ نوێنەرایەتیکردنی لە پەرلەمانی عێراق ئەمە خۆی بۆ خۆی ڕاستیەکەی جەنابی سەرۆک مەسعود بەرزانیش هەر ئاماژەی پێیاوە کە دەبێت ئالیەتی دەستنیشانکردنی کەسێک کە نوێنەرایەتی هەموو پێکاتەی کورد و پێکاتەکانی تریش بکات چۆن پۆستی سەرۆک کۆماری عێراق ناوەکەی خۆی بەخۆیەوەیە ئەبێت ڕاستەکەی نوێنەرایەتی هەموو عێراقیەک بکە بۆیە بەڕێزیان ئاماژەیان بەوە داوە هەروەکو چارەسەرێکیش دەریچەیەک بۆ دەرچوون لەم کێشمە کە لایەنی بڵێن عەرەبیش چ پێکاتەی سونی چ پێکاتەی بڵێن شیعەش منەتێک نەکەن بەسەر ئەوەیە کە بڵێن ئێمە وەکو هاوپەیمانی ئەم دوو لایەنە کوردستانیە تووشی ئیحراجی ئەبین لەبەرەوەی کە ئەم دوانە ناکۆکییان هەیە سەبارەت بە دەستنیشانکردنی کاندیدێک بۆ ئەو پۆستە بۆیە هەڵدەگەڕێمەوە سەر ئەو حلەی کە بەڕێزیار خودی سەرۆک بەرزانی ئاماژەی پێداوە با لە فراکسیۆنە کوردستانەکانە یا لەوە تا لە پەرلەمانی هەرێمەوانێ ئەو کەسە دەستنیشان بکرێ یا لە فراکسیۆنە کوردستانەکانەوانێ لە ئەنجومەنی نوێنەرانی باشەکەواتە پێتان وایە بە هەڵە لێکدانەوە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار دەکرێت؟ هەڵە لێکدانەوەکە بە دڵنیاییەوە چون سێریکە ئەگەر ئەو پۆستە پارتی دیموکراتی کوردستان خودی جەنابی سەرۆک ئاماژەی پێ ئەیە کە ئەمان هینیان نییە وەکو چۆنەڵێ هیچ کەسێک ڤیتۆی ڕاستیەکەی لەسەر نییە گرنگەوەیە کە کورد بێت دووهەمینی بە تەوافقی هەموو بڵێنە لایەنەکان بێ بەڵام ئێمە دەبینین بە پێچەوانەی ئەو مەبدە ئەوانەیە کە جەنابی سەرۆک ئاماژەی پێەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بۆ چەندین خولە ئەو پۆستە ڕاستیەکەی بڵێنە قۆرەخ دەکات. باشە پێت وایە کە کورد لە پۆستی سەرۆک کۆماری عێراقدا دەتوانێت چی بکات بۆ دەستکەوتانەی کە لەو پۆستەدا جگە لەوەی کە بۆ عێراق و پێکاتەکانی دیکە هەیبێت بۆ پێگەی کورد لە عێراق چۆنە؟ یەکەم ئێمە زۆر جار بڵێن لە کەناڵەکانەوە دەبینین یا هەنێک کە ئاماژەی پێەیە کە وایە پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی تەنها ڕەمزیە بەڵام لە ڕاستیدا ئەوە دەتوانین بڵێن نیوەی ڕاستە بۆ بە حکمی ئەوەی کە لە خودی دەستورە ئاماژە بە مەسئولیەت و بە ئەرکی سەرۆک کۆمار ئەیەکە ئەو پارێزەری بڵێنە دەستورە لا ئێمە هەمومان دەزانین بەتایبەتی لە هەعنی هەر لە سەرەتای تەشکیلی حکوومەتی نوێ عێراقیەوە لە دوای 2023ەوە ئێمە دەزانین کە پێشێلکردنی مادە دەستوریەکان بۆتە شتێک کە ڕاستەکەی بۆتە عادەتێک بۆتە واجبێک کە هین نەکات بڵێن پێشێلی دەستور نەکرێ بەڵام هەتا ئێستا ڕاستیەکەی ئێمە لە دوای ئەگەر باس بکەین لە دوای کۆچی خوالی خۆشببوو بەڕێز مام جەلال ئێمە دەزانین کە بە بەردەوام
دەستوری عێراق نەک تەنها ئەو مادانەی کە پەیوەندی هەیە بە خودی مافە دەستوریەکانی پێکاتی کوردەوانێ بەڵکو مادەکانی تریش کە پێوەستە بە خۆشگوزەرانی پێویست کە هینەکات بڵێن پێوەستە بە بۆ نمونە دروستکردنی بڵێن هەرێمەکانی تر لە بەشی عێراقا ئەمانە هەمووی پێشەل کراوە دوای ئەوە گەربینە سەر مادە دەستوریەکان کە پێشەل کراون پێوەستن بە کوردەوانی ڕاستەکەی ئەوەیە کە یەکەم مادی 140 هەتا ئێستا هین نەکراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە مانە ئێوەیە کە لەم وێزگانەیە کە وێزگەی دەستوری زۆر زۆر گرنگن پێشێل کراوە لەلایەن هەموو حکوومەت عێراقیەکانەوە لە دوای یەک خودی سەرۆک کۆمار دەیتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر چالاکی هەبێ و ئاماژە بۆ و سەرپێچیانە بات بۆیە هیوادارم بۆ زۆر زۆر ضروریشە چێ بۆ پێکاتەی کورد چێ بۆ سونە چێ بۆ شیعە بۆ یعنی بۆ خودی هەموو پێکاتەکان کە لە عێراقا ئەژین سەرۆک کۆمارێک بێت کە بوێرانە کە بتوانێت ئەو پۆستەی کە هەیەی ئەو پێگەی کە هەیەی وەکو خۆی ڕاستەکەی جێبەجێ بکات و لە حاڵەتێکە کە پێشێلکاری دەستور ئەکرێ نەک تەنها بەرامبەر بە پێکاتەی کورد بەڵکو بەرامبەر بە هەموو پێکاتەکانی تر قسەی هەبێت. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز یادگار مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانی و لەگەڵ کوردستان 24 بوو.